یەکێک لە گرفتە سەرەکیەکانی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستانە ئەوەیە کە ئێمە تا ئێستا بە تەواوی کەرتی تایبەت و کەرتی گشتیمان جا نەکردێتەوە و هەروەها کەرتی گشتی بەداخەوانێ بەرەو دواوە دەڕوا. طبعاً بۆ هۆکارەکانی ئەمە چەند هۆکارێکی زۆری هەیە. یەکەمیان لەوێ دەست پێ ئەەکەم کە نەناردنی بودجەیە چەند ساڵەکە لە حکوومەتی عێراقیەوە بۆمان نەهاتوە. تۆ ئەگەر بودجەی دابینکراوت هەبێ دەتوانی پرۆژە خزمەتگوزاریەکان زیاترکەی. ئەوە چەندین ساڵە هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری پەرەی پێ نەسێنراوە لەبەر نەبوونی بودجە. دوو هەمین شت کە بۆمان هاتووە لە عێراقەوانێ من هەموو شتەکان ڕەبتەکەمەوە بە عێراق چونکە ئێمە وەکو کەرتی تەندروستی پەیوەندی ڕاستەخۆمان هەیە بە حکوومەتی ناوەندەوە. هەروەها ئێمە دەرمانی نەخۆشی درێژخایەنەکان وەکو زەخت و شەکرە و دڵ و بەم شێوەیە ئەوانەی کە نەخۆشی گورچیلیان هەیە تەواوی لە عێراقەوە بۆمان ڕەوانە دەکرێت و هەروەها هەموو پێکوتەکان هەموو ڤاکسینەکانیش هەر لە عێراقەوە بۆمانەیە. ئەنجا ئەو ڤاکسینە بۆ مناڵێکی ساوای تازە لەدایک بووە یا ڤاکسینێکە وەکو ئەوەی کۆڕۆناکە بۆ سەرجەم هاوڵاتیان ئەگرێتەوە. ئەمانە تا ئێستا تا ئەمڕۆژ لە عێراقەوە بەمانەیە کە یەکێک لە گرفتەکانمان نەبوونی کوالیتی کۆنتترۆلی باشە بۆ ئەو دەرمانانەی کە ئەگەنە ناو عێراقەوە و لە لایەکی تریشەوە نەبوونی کوالیتی کۆنتترۆلی ئەوانەی لە ناو مەرزەکانی کوردستانەوە یانە ناو کوردستان بە شێوەیەکی تر. کەواتە گرفتەکان لە دەرمانایە لە کەمی خزمەتگوزاریە لە کەمی نەخۆشخانەی گشتیەکانایە. بۆچی ئەمە وایە وەکوتم چەند ساڵیشە دامەزرانن نەماوە خۆتان نەزانن. یەکێک لە گرنگترین کەسەکانی کە لە ناو نەخۆشخانەکانە کارەکەن ئێمە کارمەند و پەرستار و پزیشکە گەنجەکانە. تا ئێستا ڕاستە پزیشکی گشتی بەردەوام هین چی پێڵەن دامەزراون بەڵام بەداخەوە پەرستار و کارمەندەکان دانەمەزراون. بەداخەوە پزیشکی دداندا نەمەزراوە. 5 ساڵە بێ نە پزیشکێکی ددان نە پزیشکێکی دەرمانساز و نە کارمەندێک دانەمەزراوە. ئەمە چی کردووە و بەردەوام لەم 5 ساڵای خەڵکەیە خانە نشین بووە. ئەمە چی کردووە؟ تەبعاً لەبەر ئەوە نەمانتوانیوە ئەو هێزە مرۆیی کە پێویستە بۆ کەرتی گشتی دابینی بکەین بۆ کەرتی گشتی کە پێویستمان بە هێزێکی مرۆیە. تۆ نەخۆشخانە هەر ئەوە نییە ئێمە بینایەک بکەینەوانێ لەوانەیە حکوومەتی هەرێم یا بڵێن حکوومەتی ناوەن توانای دروستکردنی بیناکەی هەبێ بەڵام پێویستمان بە هێزی مرۆیە کە کاری تیا بکە. نەبوونی فەحس و کەمی یا کەمی ئامێری فەحسکردن لە نەخۆشخانە گشتەکان دووبارە پەیوەندی هەیە بە حکوومەتی ناوەندەوە. چۆنی پەیوەندی هەیە لە 1/2021ەوە ئێمە بودجەیەکی تایبەتمان هەبوو بۆ سیانەی هەموو ئەجهزەی فەحسکردن وەکو ئەشعەی تەنووری کە وەکو هینی پێ ئەشعەی مغناتیسی نازور ئەم شتانە ئەمە لە بەغاو بۆمان دابینەکرا. ئێستا لە یەکێکەوانێ کە طبعاً بەردەوام ئەم ئەجهزانە ڕۆژانە بە سەتان کەس ئەچنەژێر ئەم جیهازانە و فەحسەکرێن. ئێستا بەداخە ئەو بودجەیەشمان لێبڕاوە کەواتە سیانەی هینەکانمان کە وەستێنراوە یەکێک لە هینەکانی ئەوەیە کە لە عێراقەوە بۆمانایە کە بۆمانایە جیهازەکە لە بەرەوەی لۆدێکی زۆری لەسەرە لە کارەکەوێ ناتوانین چاکیکەین مەجبورین بە خەڵکی بڵێن ڕووبکەرە کەرتی تایبەت. بەڵام با لێرە ئەو قەوسە بکەمەوە لە هەموو وڵاتێکە کەرتی تایبەت و کەرتی گشتی هەیە. یعنی لە وڵاتە پێشکەوتەکان و تەنانەت لە وڵاتەکانی دراوسێمان وەکو ئێران و تورکیا و ئەمانە کە ئەمانە دراوسی ئێمەن و هەرچۆنێک بێ لە کەلتور و هاتوچۆ و پەیوەندیمانە پەیوەندیەکمان هەیە. ئێمە گرفتەکە ئەوەیە یاسایەک نییە بۆ ئەمە. یەکێک لە کارە گرنگەکانی کە ئەبێ بیکەین تو ئەبێ ئەمە بە یاسا ڕێک بخەی. ناکرێ پزیشکێک هەیە من پزیشک ئەنی گوێم لێ بۆ خۆم نازانم نەخۆش هەیە یا پزیشکی گەنج هەیە ئەڵێن لە هەولێرن پزیشک هەیە ڤیزیتەکەی ئەگاتە یەکگەڵا پزیشکێک هەیە بە 5,000 یەکێک هەیە بە 15,000 یعنی بۆ بەم شێوەیە یعنی جیاوازیەکە زۆر زۆرە. ئەبێ ئەمە یەکە من پۆڵێنکردنی بۆ بکرێ دووهەمە نەبێ یاسای بۆ دەربچێ. ناکرێت کە پزیشکێک یان نەخۆشخانەیەک بەپی کوالیتی تۆ بڕیارە ئەمە لە ئەوروپاوە هەیە
و ئەبێ لەلای وڵاتی ئێمەشە ئەگەر بمانێ بەرەو پێشکەوتن بڕۆین ئەبێ سەیری نمونە باشەکانی جیهان بکەین بۆ نمونە کەرتە تایبەتەکان ئەبێ یاسایەکیان بۆ دەربچێت دوو یاسا من بیری لێ ئەەکەمەوە یەکەمەن یاسا بۆ ئەو کەسانی کە لێ کارەکەن ئەو کەسانی لێ کارەکەن زۆربیان بە پارەیەکی کەم بەڕاستی هیلاکێکی زۆریان پێەکەن دوو هەمن هیچ مافێکی خانەنشینیان نییە لە هیچ شوێنێکی دنیایان نییە تۆ لە کەرتی تایبەتە ئیش بکەیت و هیلاک و ماندوو ببیت ئەو شوێنە بەری بەڕێوە مافی خانەنشینی نەبێ سێ هەمین شت کە ئەمە زۆر گرنگە بۆ هاوڵاتیان زۆر گرنگە بە شێوەی گشتی ئەوەیە کە یاسایەک دەربچێت ئەو پارەیە یعنی سنووردار بکرێ و ئەبێ لیژنە بۆ ئەمانە دروست ببێ وەکو لە پێشا یاساکەش خۆتان نەزان کاری پەرلەمانتارە کاری ئەو کەسانەیە کە ئەشنە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە یاسایەک دەربخەن بۆ ڕێخستنی کەرتی گشت تایبەت و ئەمەش ئەبێ لیژنەیەکی پزیشکی تەمان خۆتان نەزان پەرلەمان هەمووی لیژنە پزیشکەکان بە هەڵماهەنگی لەگەڵ حکوومەتە دەتوانن لیژنی تایبەت دروست بکەن سەردانی نەخۆشخانەکان بکرێ بەپێی ئەو ستانداردەیە بەپێی ئەو پلانی کە دانراوە پارەکان تهدید بکرێ چونکە ناکرێ نەخۆشخانەیەک بە 5,000 خەڵکە بینێ نەخۆشخانەیەک هەیە بە 100,000 خەڵکە بینێ نەخۆشخانەیەک هەیە فەحسی مەغناتیسیەکەی بە 400,000 هینە یەکێکیان بە 80,000 جیاوازیەکە زۆر زۆرە بۆ هاوڵاتیەک کە بەداخەوە لەم بارودۆخی کە تێ ئەژین و چەند وەختە ئێمە بارگرانی بێموچەیی و لێبڕینی موچە و پاشەکەوتی موچە بەسەرشانی هاوڵاتیانەوەیە وای لێ کردووە کە هاوڵاتیە کە نەخۆشەکەیە دەبێت بکێتە فرۆشتنی ئەساسی ماڵەکەی ئەبێ فرۆشتنی لەوانەیە بگاتە ئەوەی ئەگەر نەخۆشیێکی زۆر قورسی هەبێ داوای هاوکاری بکە کە لەوانەیە حەز نەکات داوای هاوکاری بکە داوا بکە خەڵک پشتگیری بکە ئەمە چێ نەخۆشە لە وڵاتانی جیهانە ئەمانە هەمووی بەیاسا ڕێک خراوە و یەکێک لە ئەرکە گرنگەکانم من پزیشکێکم لە 1970 پزیشکم و بەردەوام کارم کردووە یعنی ئەزمموی پتر لە 30 ساڵ کارکردنم هەیە لە سێ وڵاتی جیاوازیش کارم کردووە لە سێ سیستمی جیاوازە یەکێکیان لە زمانی پێشمەرگایەتیە من پێشمەرگی شاخ بووم لە سەقز لە ناو ئێرانە کە دراوسێمانە سیستمێکی زۆر باش و پێشکەوتیانەیە دواتر لە وڵاتی خۆمان ئیشم کردووە لە بڵێن لە هەرێمی کوردستان اینجا ئێستاش لە 14 ساڵێژ وەکو پزیشک لە ئەڵمانیا کارم کردەوە کەواتە سێ سیستمی جیاوازم بینیوە یەکەم شت وەکو پێتانم وتخۆی کاری پەرلەمانتار ئەوەی پرۆژە یاسا پێشکەشکەی دوو هەم لەوە گرنگتر ئەوەی هاودەنگی کۆکەیتەوە چونکە ئەگەر پرۆژە یاسا چەنی جوان بێ ئەگەر کۆدەنگی نهێنێ یا هاودەنگی نهێنێ یا زۆرینەی دەنگ نهێنێ باشتر بڵێم پرۆژە یاساکە خەنەوەی دووهەمی بۆ ناکرێ کەواتە من یەکەمین شت بێت لە ناو هەوپەیمانی کوردستانە چەند کەس بین ئینشاءڵڵا ئەگەر متمانەی خەڵک بەدەست بێنین لە پێشا پرۆژە یاسایەکدا بنێن وەکو پێم وتی جاکردنەوەی کەرتی تایبەت و گشتی سنووردانان بۆ کەرتی تایبەت و هەروەها بیرکردنەوە لەوەی کە چۆنی ئێمە بودجەکەمان بۆی خەڵکدا بمەزرێ پێتان وەرد یەکێک لە گرفتەکانمان لە ناو کەرتی گشتیە کە نەمانتوانیوە بەرەو پێشی بین نەبوونی هێزی مرۆییە کە زۆر کەمە و هەروەها با ئەوەش بخەمە ناوی کە زۆر گرنگە هەمومان ئەزانین دەستێوەردانی حیزبیە گەندەڵیە لەوانەیە خەڵکێکمان هەیە لە ماڵەوە دانیشتە بێ بە بندیواری و موچە وەربگرێ لەسەر کەرتی تەندروستی ئەمە ئەو پرۆژانن کە ئەبێ بیری لێ بکەینەوە یەکێک لە پرۆژەکانی تر کە بیری لێ ئەەکەمەوە و هەوڵی تەواوی بۆ ئەدەم دروستکردنی بیمەی تەندروستیە بیمەی تەندروستی بەڵام با لە ئێستا و بێڵم هەرگیز بە یەک پرۆژە دروست نابێ بیمەی تەندروستی چەندین قۆناغی گرنگی هەیە من خۆم یەکێکم لەوانەیە کە لە ئەڵمانیا کارم کردو لە وڵاتێکە کە بە هەمووی بە بیمەی تەندروستی ئەڕوا بیمەی تەندروستی ئەبێ چەندین قۆناغا تێپەڕ ببێ خۆ ئەگەر ئێمە کە چینە ئەوێ بتوانین دوسێ قۆناغی یەکەممان بڕی بێت و هاوکارەکانی دوای ئێمە قۆناغەکان تاوکەن ئەوە سەرکەوتنێکی گەورەمان بەدەستێنەوە هاتمەوە ئەم نەعەدالەتیان بینی ڕێکخراوێکم دروست کردووە بەنای ڕێکخراوی خانمە پزیشکەکانەوە چونکە کە هاتمەوە سەیرەکەم
خۆی هەر لە ڕاستیە لە هەموو جیهانە لە ناو کەرتی تەندروستیە یەکسانیەک هەیە لە ناوهینەکانە بەڵام بەم شێوەی کوردستان ئێمە لە 100 بۆ 4 پۆستەکانی کەرتی تەندروستیمان بەدەستە وەکو خانمان وەکو خانمە پزیشکەکان ئەمە یعنی هەر زۆر نایەکسانی جەندەریە. من هاتمە ڕێکخراوێکم دروست کردووە کە کار ئەەکەین بۆ یەکسانی. من ناڵێم هین بێت یعنی ئێمە بە دڵنیایی لە 100 یەکسەر نافرین بۆ لە 150. ئێمە بە ئەمانەیە بە هەنگاو بۆ نمونە ببین بە لە 100 ببین بە لە 150 و بەم شێوەیە لەبەر ئەوە نییە کە ژنی کارامامان نییە. ئێمە یەک دنیا پزیشکی بە ئەزمونمان هەیە. بیرتان نەچێمە ئەو هەموو پزیشکانی کە ڕێچکەشکێن بوون لەم شارەیە لە 67کانە چوونەتە کۆلیژی پزیشکی و ئەم ڕێگان بۆ ئێمە ئاسانتر کردو کە ئێمە ئێستا لە ڕێگەی ئەوان لەسەر ئەو ڕێگەی ڕۆشتین. چەندەها پزیشکمان هەیە تەنانەت چەند ساڵە لە یەک شوێنە دایان ناوە کە ئەزمونێکی زۆری هەیە. زۆر جارەڵێن ئاخر ژنەکان بەهۆی سکپڕیەوە بەهۆی مناڵەوە نازام چی و ئەمانە ئەو بیانوانەیان بۆ هێناینەتەوە. من پێتان ئەڵێم باشە قەیناکە تێگەیشتم لەوە کچێکە هێشتا مقیمە تەمەنێکی گەنجی هەیە خێزانەکەشی زۆر گرنگە. من خۆمێکێکم لەوانەی ئەڵێم ئەبێ زۆر گرنگی بێ بە مناڵ و ماڵ و خێزانەکەت بەڵام ئەیکە و مەرحەلەی تێپەڕان. یەکەمەن مەرحەلەی مناڵەکانی هەرگەورە ئەبن خۆ ناوەستن لەوەیە. دووهەمەن ژنەکە تەمەنی لە 40 تێپەڕیوە بۆ بە پسپۆر مناڵی پێگەیشتووە هەموو ئەزمونێکی گەورەی دروست کردووە بۆ پۆستێکی نایەنێ نەک وەزیر داوای وەزیریمان نەکردو. ئێمە چوینەتە پەرلەمان بۆ ئەم داواکاریە وەکو خانمە پزیشکەکان تا پەرلەمان ڕۆشتین داوامان کردووە کە بەلایانی کەمۆجێگری وەزیرمان بنێ مدیر ئاممان بنێ لە ناو وەزارەتە لە ناو شارەکانە لەسەر ئاستی هەموو کوردستان نەک لەسەر ئاستی سلێمانی کارمان بۆ ئاستی هەموو کوردستان کردووە. لە ناو ئاستی کوردستانە ئەگەر بەڕێوبەری گشتیمان نێنێ جێگری بەڕێوبەری گشتیمان بنێ. معقول نییە چەند خەستەخانە لە سلێمانیە هەیە 5-6 خەستەخانەمان هەیە بەس نەخۆشخانەی ژنان و مناڵ بوون. ئەوە یەکێک لە پزیشکەکان وای پێوتمتی ئەوە نییە لە نەخۆشخانەی ژنان و مناڵ بوون ژنێک هینەوتم دەی حەزەکە ئێشکە بە پیاو یعنی وەکو ئەمە ئیمتیازێک بەیانی نەتێ ئیمتیازیان ناوینەتێ. خەستەخانەی ژنان و مناڵ بوون هاوڕەیەکی دێرینی خۆمە دکتۆرە شلێرە کە لە مناڵیەوە هاوڕێن ژنێکی بە ئەزمون ژنێکی بەتوانای خۆی دوو هەمن ئەو پەیوەندی هەیە هەموو شتەکانی بەژنەوە بەڵام باشە سەرۆک بەشەکان بۆچی ژن نین سەرۆک بەشی بڵێن هەموو بەشەکان لە هەناوی بێ لە مناڵان بێ لە نازام چی بێ تەنانەت ئەوانە ئێمە ئەم ڕێکخراوەمان دروست کردووە و دەمێ ساڵە کار ئەکەین بۆ ئەوە تەنانەت دەورەمان کردوێتەوە بۆ گەنجەکان بۆ ژنە گەنجەکان دەورەی سەرکردایەتی چۆنی ئەتوانی تۆ ببی بەسەرکردە. لەبەرەوە ئەوە یەکێکی ترە لە پرۆژەکانی کە یەکێکە لە خەونەکانم کە ئیشەئەڵایەتە دی لە ناو کەرتی تەندروستیە هەم چاکسازی بکرێ و هەندێکها خانمە پزیشکەکان بڕۆنە بەرەو پێش.